گەڕان و بەسەرکردنەوەی ماڵان و خزم و دراوسێ یەکێکە لە سیما جوان و باوەکانی ڕۆژانی جەژن. هاوڵاتیان ئەو کەلتورە زیندوو دەکەنەوە و دەڵێن پێویستە بۆنەوەی داهاتوو ڕوون بێتەوە کە سەردان و بەسەرکردنەوەی کۆمەڵایەتی یەکێکە لە سیمارە جوانەکانی جەژن. بەنسبەت ئەو پەیوەندی کۆمەڵاتانە کە ئەم دوو جەژنە گەورەی ئیسلام دایناوە بوو، ئەمە کارێکی مەزن و تا بتوانین کۆمەڵایەتیە پێویستە ئەم پەیوەندیە بمێنێتەوە و بەردەوام بین لە هاتوچۆکردن و سەردانیکردنی ماڵە دۆستان و هاوڕێیان و خزمان نەخۆشان و لە هەمووی گرنگتر گردن ئازاییە بەرامبەر ئەوانی کە لە ڕۆژی لە ڕۆژان دڵێشانونیان عاجزی کردونیان بە هەر شێوەیە پێویستە تۆ لەم ڕۆژە کۆمەڵێ شتێ لە دڵی دەرکەی ناخۆشی و ناڕەحەتی و یان عاجزبوونی یان ڕقێک بەرامبەر ئەو کەسانی کە ڕۆژانێک هاوڕێت بوون یان دراوسێت بوون یان خۆشەویستت بوون ناسراوت بوون زەرورە هەمووی بکەین و دوای ئەوەی خۆشماکردن مامناڵەکانی فێر بن ئەبێ ئەوانیش بگەڕێنین فێر بن دوای ئەمە چیەکەن ئەمەوە چیەکەن دوای ئەمە چاو لێ ئەمە بکەن بڵێ کەس و کار و دڵەوە لە دڵای دەریکە ڕق و کینێن نەمێنێ. گەڕان و بەسەرکردنەوە کۆمەڵایەتیەکان گەرموگڕی زیاتر بە هاوڵاتیان دەدات و ڕۆژانی جەژن بەرز ڕادەگیرێت هاوکات گردن ئازادی و گیانی لێبوردن لە ناو وڵاتیاندا زیاتر ڕەنگ دەداتەوە. وڵایی زۆر گرنگە خزبایەتی و دراوسەیەتی و هەمومان بەیەکەوە بین بە سەردان و بە دراوسەیەتی خزمایەتیە بێنە ئەگینا من لە ماڵەوە دابنیش بوو بە دراوسەکەم نێتە لاوم ئەو نێتە لای من ئەو پێی ناوترێت جەژن و خزمایەتی و لایەنی کۆمەڵایەتی بەڕێزیان گەڕەکەکە ئێمە لەخوا بازای لەگەڵ مامۆسای ئاینیە بە یەکەوە گەڕین یانی یەک ماڵمان نەپەڕاندووە هەمومان گەڕاوین لەخوا بەزیابێ زۆر باش هەڵە بجە. جەژن برایەتی و ئاشتی و تەبایی نێوان هاوڵاتیان بتەوتر دەکاتەوە و لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزدا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبن و سەردان و بەسەرکردنەوەکان ئەنجام دەدرێن بەوەش پەیامی جوانی جەژن بڵاو دەبێتەوە و ئەرکی مرۆڤی باوەڕدارە ئەم ڕۆژانی جەژن بکاتە دەرفەت ئەم بوارە کۆمەڵایەتیە بەهێزتر بکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.